هەرێمی کوردستان لە دۆخێکی نامواردایە و دەسەڵات گوێ بە داواکاری خەڵک و گەلەکەی نادات. زۆرێک لە مامۆسایانی ئاینیش وەک هەمیشە دەنگیان بەڕووی دەسەڵاتدا بەرز کردوێتەوە و لە وتاری هەینیدا جارێکی دیکە ئەوەیان بەگوێیاندادایەوە هۆکاری سەرەکی ئەم دۆخە ئەوان و گەندەڵی نزیکەی 20 ساڵ حکومڕانیەکەیانە. مامۆستا ئەمین سەعید وتارخوێنی مزگەوتی فردەوس لە سەی سادق لە وتاری هەینیدا ڕایگەیاند ئەوەی لولەی تفەنگەکەی دەکاتە کەسێک کە داوای مافی خۆی دەکات حکمی بکوژێکی هەیە کە بە مەبەست ئەو کارەی کردووە و بۆ هەمیشە لاگەری دۆزەخدا دەبێت. ئەو کەسانی کە لەخوا ناترسێن هەر کەسێک هەیە داوای مافێکی خۆی کات لولەی تفەنگەکەی تێکە بە ئەنقەس فیشەکی پێوە ئەنێ ئەی کوژێ بابزانێک کە خوا فەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها. سەرنج بدا ئەو کەسێک کە باکردنی و ترس لە دڵتانیە خوا پەنامان بدا خوا بمان پارێزێ دەستمان نەچێتە خوێنی هیچ کەسێک کە بەناحەق ئەڕژێ. خوای پەروەردگار فەرمێ هەر کەسێ ئیماندارێ بکوژێ بە ئەنقەس بە عەمدی ئەوە با دڵنیابێ کە جەهەنم شوێنیەتی خوا لێی تووڕێ. ئەمە جێگای هەڵوێسی جددیە بۆ لای خۆیەوە مامۆستا ئەحمەد سینەمۆکی وتارخوێنی مزگەوتی قەندیل لە ڕانیە لە وتارەکەیدا ئاماژەی کرد لە ئەنجامی خۆپەرستی بەرپرسان وڵات تووشی قەیرانێک بووە کە بە هەزار حەکیم و دانا چارەسەر نابێت. ئێستاش خەریکە ئەمن و ئاسایش لەدەست دەدەین. ئەم دۆخەمان لەدەست دەچێت ئەگەر فریای نەکەوین. ئەم ئەمن و ئەمان و ئاسایشەشمان نامێنێ ئەو کاتەی ژیانمان تێک دەچێت. بۆیە بەرپرسیاری یەکەم بەرپرسانن دەسەڵاتدارانن بۆیە نابێ خۆیان دوور بگرن لەم مەسئلەیە. دەبێت زۆر بە جددیوەری بگرن. هیوادارم ئەمە پەیامێک بوو بێتە مایەی بە خەبەرهاتن و بە ئاگاهاتنیان لەم خەوە قوڵەی چەندین ساڵەتەی کەوتون. مامۆستا حەمەد سەعید گوڵپیش وتارخوێنی مزگەوتی بەهەشت لە هەڵەبجە ڕایگەیاند هەر کەسێک مەبەستی سوکردنی میلەتەکەی خۆی هەبێت خۆشی لە دەرەوە سوک دەبێت. هەر کەس گوێ لە میلەتی خۆشی نەگرێت لە دەرەوەش گوێی بۆ ناگیرێت. بۆ ئەزانن دەسەڵاتدارانی ئەم بەغایە بێ ئاگان گێلن بە دوواداچوو ناکەن بۆ ئەم بووجە و موچەیکەوە لە ڕابردووان نێراوە ئەم هەموو داهاتەیکەوا هەیە سەراحەتەنەوان لەناو پەرلەمانە هاوارەکەن ئەڵێن ڕاستکەن لەگەڵ میلەتدانا ئێمەش ڕاستان لەگەڵاکەین ئەوەی کە هاتانە بینێرن با ئێمەش وەڵامتان بدەینەوە لەمە ڕوونترە بێ چی بێ بەڕێزەکانم. لەبەرەوە هەر کەسێ هەدەفی سوکردنی میلەتی بەلای خەڵکی تریش سوگە بێت. هەر کەسێ هەدەفی ئەوە بێ گوێ نەگرێت بۆ میلەتی ڕەش و ڕووتی خەڵکیش لە دەرەوە گوێ بۆ ناگرێت دڵنیا بن. مامۆستا سەید ئەحمەد پێنجوێنیش لە وتاری هەینیدا لەبارەی ئەو ڕووداوانەی هەفتەی پێشووە سووتاندنی بارەگا حیزبیەکان دەپرسێت کێ کلتوری بارەگا سووتاندنی داهێنا کێ یەکەم جار قورئانی سووتاند و خەڵکی شەهید کرد دەبێت ئەوانە لێ پێچینەوەیان لێ بکرێت. بەڵام کێ من سوال لە ئێوە کەم جەریئانە وێرانە سەقافەی مقڕ سووتاندن کێ داینا کێ بۆ قورئانی سووتاند کێ بوو خەڵکی بەنا حەق شەهید کرد بە بێگونا کێ بوو مقڕی کوردی لە بەغادا بە سووتاندن ئەڵاکەیشیان ژێر پێخست کێ بوو ئەم سەقافەتە غەڵەتە کێ دایناوە ئەوێ بەڕاستی بە محاسبە بکردنەوەوانە ئەو گەنجەلەوە فێر بووە هەر زوو جارەکەی تریش لە ڕانیە و لەو شوێنانە هەچی مقڕی ئیسلامیەکانیش هەر بە ناحەق سووتانیان بە شەرتی ئەو بۆ ئەو ئەگری ئەو معارەزەیە ئەو خۆی داماوە منکوبە ئەویشە سووتێنێ. مامۆستا و زانایانی ئاینی هەردەم پێشەنگی دەنگە ناڕازیەکان و لەبەرەی خەڵکدا بوون. ئێستاش کارێمی کوردستان بە دۆخێکی سیاسی و ئابووری ناچێگیردا تێپەر دەبێت و ناڕزایی خەڵک گەیشتۆتە لووتکە. مامۆستایانی ئاینی لە وتاری ئاینیدا پشتیوانی خۆیان بۆ خۆپیشاندانی ئەمنانی هاوڵاتیان بۆ داواکردنی مافەکانیان و هەمان کات بۆ بەگژداچوونەوەی ستەم و گەندەڵی نوێ کردەوە.